هاوڕێیان دابان ئەمیتان لەگەڵا لە دابانس یونیڤەرسم طبعاً زۆربەی خەڵک ئێستا دەوی بکێ باسی مارسیز و BM و ئەوانە دەکاتن BMی مثلەن 5 سیریز یان مارسیزی ئیکلاس و ئەوانە کە بۆی مەشهورن کە حساب سیارەکانیان لە خلالی ئەو 15-20 ساڵی لەو 30 ساڵی ئەخیری بە هەمووی 1000 2000 چەند جارێکی کەم جەنریشنیان گۆڕیە ینی نەوەکانیان گۆڕیە ئەو شتە بە حساب ڕاست نییە بۆ سیارەی یابانی و سیارەی کۆری و بۆ سیارەی سینی بەس ئێستا ئەو سیارەی کە لە ناوی ئەوە لێکزس ES مۆدل 2024 طبعاً ئەو شتە هەم بۆ لێکزسیش ڕاست نییە لەبەر ئەوەی لێکزس لە ساڵی 89 کە ES دروستکرێت تا ئێستا تقریباً 7 جەنریشنی دروستکردی 7نەوە ئەگەر لە ساڵی 89 تەماشەی تاریخی BMی بکەین و تاریخی مارسیزی بکەین کە چەند نەوەی گۆڕیوە لە سریەسی پێنجەم و لەگە ئیکلاس کە منافسی ئەو فیئینە تقریباً ئەوان 7000 بۆ 1000 ئەوە 6000 بۆ 7000 گۆڕیتیان ئەگەر ئەو ڕقەمانە مقارنە بکەین مجرد ئەوەیە کە لێکزس سمعی بەخراپی ڕۆیشتی و خەڵک بەخراپی باسی دەکاتن دەڵێ مارسیز و BM ئەو سیارانە کە شکریان ناگۆڕن چەند ساڵ دەمینێتەوە چەند ساڵ ئەو دەبی ئەو شتە بە هیچ نەوعەک ڕاست نییە طبعاً ئەو سیارێکی لێ دەخڕم لێکزس ES ئەوە ES 350 کە V6 نزیکەی 301 هۆرس پاوەرە کە گێربۆکسەکەی هەشت ئۆتۆماتیک ترانسمیشنە ئەوە یەکێکە لە سیارە هەرە پرفرۆشترینی سیارەکانی لێکزس لە هەموو دنیا لەبەرەوەی ئەو سیارەیە ئەو سیدانەکە یەکەم جار دروستکرا بۆ ئەوە دروستکرا کە ببێتە نوسخەی لوکژوری تۆیۆتا کامری لەسەر ئەو فیئێ دروستکرا ئەو حەزمە دوای بەرەبەرە کە دوسێ جەنریشنی تێپەڕ بوو ئێستا ئەوە حەزمەکەی شاسەکەی بەقەدەر ئەڤەلۆنە ئەو سیارێ بێتام مریحە لەو تەکنۆلۆژیانەی تێدایەتی یەکێک لەو تەکنۆلۆژیانێکی تێدایەتی ئەدابتیڤ ڤاریبڵ سسپنشن کە بە کوردی پێی دەڵێن خۆگونجێ ئەوە دەبڵی خۆگونجێنەری جیاواز کە بەخۆی جادەکەی مەسح دەکاتن کە پێویست دەکات ئەو سیارەی چەند نەرمبی لە تاسە و ڕێگلەوشتیوە و زایدن ئەکتیڤ نۆیز کانسلیشن تەکنۆلۆژی تێدا لە تایەکان بۆ ئەوی هەموو ئەبزۆر بوو هەموو ئەو ژاوەژاوەی لە جادەی هەیە ئەوە بکات ئێستا حالین ئەو سیارەکە لەسەر جادەی 150 کە لێ دەخڕم کە جادەی ئێستا ئەوڕۆ باش زۆرە ڕەشەبە بە زۆر بەکەمی دەنگ دێتە ژوورێ ناو سیارێ ئێستا ئەگەر دیقەتاندا بی سیارەی زۆر کەپە بەبێ یەک شتیش ناو سیارەی ئیش بکاتن تقریباً جێت لە دەنجی دەرێ نابیتن بۆیە ئەو سیارەیە بە تایبەتی هەر حەزم کرد یەک دوو ڤیدیۆ بەسەرەی لە سەردانم ئینشاڵڵا ڤیدیۆ زیاتر لە سەردانی مواصفات و ئەو شتانە دەستان خۆش